طبعا ئەوەمان ڕوون کردەوە کە دیکارت داوایەوەمان لێ دەکا هەموو تەسەورانەی پێشتر ئێمە وەرمان گرتوون لەبارەی خۆمان و لەبارەی جیهانەوە لە خۆمان دایان ماڵی تا بزانین عەقڵ چی دەکات، یعنی بگەڕێنەوە بۆ ئەو بنەمایی کە دەبێ بە شکڵێکی دروست ئەوەی کە ئێمە دەیزانین لەسەری دامەزرێ. ئەو بنەمایەش دەبێ مەرجی خۆی هەبێت، دەبێ ئەو بنەمایە بێ قودرەتی هەڵگرتنی ئەوەی هەبێت، ئەوەی کە لە دواتر ئێمە دەیزانین. طبعا ئێمە لە ئەو ژیانەی کە تایە دەژین چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی مێژووی و چ لە ڕووی کولتوریەوە، ژیانێکە لە ڕووی کە بیری لێ دەکەیتەوە هەست دەکەی فەقیرە بە بنەمایەک، ینی بنەمایەک هەیە ئەو بنەمایە دیار نییە. و ئێمە کاتێ باسی یەکبوون دەکەین، یەکبوون لە ناو کۆمەڵێک جیاوازە، ئەو جیاوازانە پێویستیان بە بنەمایەکە بۆەوەی بکەونە ناو یەکبوونەوە. بەڵام ئێمە وا بیر دەکەینەوە لەو بنەمایە وا بیر دەکەینەوە شتێکە هەر لەو شتانەی کە لە دەرەوە هەیە لە ڕێگەی ئەو شتەوە ئێمە بتوانین ببینەوە بە یەک. طبعا ئەوە تا حەدێکی زۆر بۆ میلەتەکانی تر ڕەوا بووە، دروست بووە، ینی کراوە، بەو ڕێگایە کراوە. بۆ نمونە میلەتەیە زمانەکەی کردوێتیەوە بە یەک، وەکو عەرەبەکان کە هەر لە ئەسڵان کۆمەڵە میلەتی جیان میلەتی تر هەبووە. طبعا کە دەڵێن زمان شتێکی دەرەکیە، نابێتەوە بنەما ڕاستەقینەیی کە کۆمەڵە گروپی جیاواز کۆ کاتەوە بەبێ ئەوەی وجودیان نەفیکات. کە کاتێک کە ئەو یەکبوونە ڕوو دەدا، یەکبوون بە ڕێگایەک ڕوو دەدا کە یەکێک لەو شتە دەریکیانە زاڵ بێ بەسەر ئەوانی ترە، وە کە زاڵ بۆ ئەو دەبێتە بنەماکە، ینی ئەوەی کە خۆی حەقی ئەوەی نییە ببێتە بنەما دەبێتە بنەما. بۆ نمونە ئێمە کە باسی زمان و کولتور و فلان و فیسار دەکەین، ئەمانە کۆمەڵە گروپی جیاواز دەکەنەوە بە یەک، ئەمانە هەموو شتانێکی دەرەکین، ینی حەقی ئەوەیان نییە بنەما بن بۆ ئەوەی ئەو یەکبوونە دروست بێت، چونکە کە ئەمانەت کرد بە بنەما هەموو ئەوانی تر وجودیان نەفی دەکرێتەوە. بۆ نمونە زمانی گروپێک بکەینە بنەما بۆ یەکبوونی کۆمەڵە گروپی زمان جیاواز وەکو لەناو ئێمە هەیە، ئەوە جۆرێک ئیتر زمانەکانی تر دەبێت نەفی بکەین، یعنی ئەو گروپانەی تر نابێ بە زمانەکانی خۆیان بنووسن، زمانەکانی ئەوان دەبێتە زمانێک کە دەخرێتە لاوە و ئەو زمانە وجودێکی تاریخی دەبێ و زمانەیە کە هەڵبژێراوە بۆ ئەوەی ئەو خەڵکە پێی ببنەوە بە یەک، یا پەروەردە دێنی دەکەیتەوە بە یەک بۆی ئەو کۆمەڵە گروپە جیاوازە هەمووی بە یەک پەروەردە بێت. ئەمانە هەموو شتانێکی دەرەکین کە هیچی لەمانە حەقی ئەوەی نییە بنەما بێت بۆ یەکبوون، چونکە ئەو بنەما ڕاستەقینەیە کە بنەمای یەکبوونە و شتەکانی تری لەسەر دادەمەزرێ، ئەو بنەمایە لە ڕیزی ئەو شتانە نییە کە لەسەری دادەمەزرێت، یعنی شتێکی جایە بۆ ئەوەی ئەوانە وەک خۆیان بمێننەوە، هەر یەکە بە جیاوازی و ڕەنگی خۆیەوە بمێنێتەوە، حتمما دەبێ بنەمایەکی تر هەبێ بۆ ئەوەی ئەمانە هەمووی لەسەری دامەزرێ، ینی ڕەبت بێ بۆ بنەمایەوە. وەک کێشەی ئێمە ئەوەیە ئەو بنەمایە ونە، کێشەی دیکارتیش ئەوەیە کە بنەمایەک هەیە ونە و ئەو بنەمایە لەسەر ئەساسی ئەو بنەمایە ئەو زانینمە باشتەکان و بابەتە جیاوازەکان دادەمەزرێ. هەر لێرەوەی ئەو باسی مەوزوعی زانستێک دەکا کە هەموو زانستەکانی تر لەسەری دادەمەزرێت. تەمان ئەم فکرەیە بنەما پێشتر فکرەیەکی گریکی بووە، ینی فەیلسوفانی بەر لە سکورات هەمووی بیریان لەوە دەکردەوە بە حکومەوەی گریک خۆی کۆمەڵە دەوڵەتە شاری کولتور جیاواز و زمان جیاواز بووە، ئەوانیش مشکلەی ئەوەیان هەبووە باشە من بەمام و کولتور و زمانە شتە جیاوازانەی هەمە چۆن من گریکیم و فلانیش گریکیە، ینی فلانە دەوڵەتی شاریتیش گریکین لە کاتێک ئەوانیش زمان و کولتور و شتی خۆیان هەیە. چۆن دەکرێت ئێمە گریکی بین و بەڵام لەگەڵەوەشا جیاواز بین، هیچ شتێکمان لە یەک نەچێت. و ئەوان تەبان ئەم کێشەیە بەرز دەکەنەوە بۆ کێشەیەکی معرفی و گردوونی، ئەوەیە بیل لەوە دەکەنەوە ئەو شتانی کە لە ناو هەموو گردوونا هەیە بەو هەموو جیاوازیانەی خۆیانەوە ئایا بنەمایەکەیە بۆ بوونی هەمویان، دەتوانین هەمویان بگەڕێنەوە بۆ یەک بنەما؟
لەنەوە ئێمەشە حاڵەتێکی هاوشێوە هەیە ئێمە کۆمەڵە کولتور و کۆمەڵە گروپی باوا بڵێم گروپی کولتوری بەهێزی جیاوازین و دائما وابیر دەکرێتەوە کورد مشکلەکەی ئەوەیە کە نابێتەوە بە یەک بەس کەس پرسیارەکە ناکارێت چۆن ببێتەوە بە یەک یعنی لە کوێوە کورد ئەم گروپانە ڕێگرن لەو یەکبوونە لە کوێوە ڕێگرن کەس ئەو پرسیارە ناکات بێگومان ڕێگەگرتن لەو یەکبوونە کە بە ڕێگاکانی تر دەکرێت شتێکی ئیجابیە یعنی بە معنایەکی تر کاتێک تورک زمانێک دەیانکاتەوە بە یەک یا عەرەب زمانێک دەیانکاتەوە بە یەک کاتێک ئێمە زمانێک نامانکاتەوە بە یەک بۆ معنایە کە جیاوازەکانمان لەناوبەرێ ئێمە لە دۆخێکی ئیجابیین چونکە هەر گروپێک لە گروپەکان دەیەوێت بە ئازادی خۆیەوە بمێنێتەوە پێویستی بە بنەمایەکە ئەوی تر نەفی نەکاتەوە ئەی تۆ شتێک لە شتەکانت وەرگرت شتێک لە شتەکانی گروپێک لە گروپەکان هی گروپێک لە گروپەکان بوو تۆ دەبێت ڕەنگی ئەو گروپە بگری ئەو کاتە وجودت نەفی دەبێتەوە لەبەرەوە ئەم دۆخەی ئەوەی کە بیری لێ دەکرێتەوە بۆ یەکبوونی سیاسی بێ یا یەکبوونی کولتوری بێ یا یەکبوونی پەروەردەیی بێ یا یەکبوونی زمانی بێ ئەمانە هەمووی لە ڕاستیە جۆرەکن لە یەکبوونی سەلبی کە نەفی وجودی گروپەکانی یەکێکیان نەفی وجودی گروپەکانی تر دەکات کەواتە کورد کاتێ ڕازی نەبووە بکەوێتە ناو ئەم یەکبوونەوە لە دۆخێکی ئیجابیایە بەڵام لە عینی کاتە ئێمە پێویستمان بە چییە پێویستمان بە دۆزینەوەی ئەو بنەمایەیە باشە ئێمە کە یەک نین و جیاوازین تا ئەوپەڕی جیاوازی ئەی بەچی کوردین یعنی ئایا کورد ئەم وشەیە وشەیەکی هەروە بەوشە یعنی بۆ نمونە هەورام یەک بەچی کوردە ئەی سۆرانێک ئەی کرمانجێک ئەی لۆڕیەک ئەی زازاکێک بەچی کوردە بەخۆی کوردە نەک بە شتێکە لە دەرەوەی خۆیەتی ئەی باشە بەخۆی کوردە و جیاوازە لە من ئەی ئەگەر ئەو کورد بێ کەواتە من کورد نیم من شتێکی ترم ئەمە کێشە ئەساسیەکەی ئێمەیە لەبەرەوە ئێمە پێویستمان بە بنەمایەکە کە فعلەن کوردبوونی ئەم گروپانەی لەسەر دامەزراوە ئەم بنەمایە ممکن نییە بنەمایەکی دەرەکی بێت ممکن نیە و کورد لە ناو مێژووی خۆیان ڕازی نەبووە بەوەی کە بنەمایەکی دەرەکی کە حەقی ئەوەی نیە بنەما بێت ئەم گروپانە بکاتەوە بە یەک بۆچی چونکە ئەو کاتە یەکسەر زاڵ و بەزی و دروست دەبێت یەکێک زاڵ دەبێت بەسەرەوی تر ئەم زاڵ و بەزیوە کورد قبوڵی ناکات ملەتەکانی تر قبوڵیان کردو کورد قبوڵی ناکات ئەمە ناچارمان دەکا من ئەمە بۆ باز دەکەم بۆ باسی دەکەم کە ئێمە ئەم دۆخە کە هەمانە ناچارمان دەکا فعلەن بگەڕێن بە شوێن بنەمایەکە دی کارتیش بە ئەمان شێوە مەوزوعی جیاوازی بۆ چوونەکان و ڕەیەکان لە زانستەکانە ئەو معرفەی کە هەیە دوو سەر دەکەی لە بواری ئەخلاقا یەکێک لەو شتانە کە باسی دەکات دەڵێ من زۆر گەڕاوم لە ناو وڵاتە جیاجیەکانە تەبەن ئەخلاق لێرە مەبەستی لە نەریتی کۆمەڵایەتیە ئەڵێ سەر دەکەم لە شوێنێک شتێک ڕاستە باشە کەچی لە شوێنێکی تر هەمان شت خراپە ئەی ناکرێم دوو شتە لە یەک کاتا یەکێکیان ینی دژ بن و یەکێکیان وەکو بڵێ هەر خراپ و باش بن ینی یەک بن و کەچی یەکێکیان خراپ بێ یەکێکیان باش بێ ینی لێک جی هەڵگرێ ئەمە وای لێ دەکابی لەوە بکاتەوە کە دەبێ ئیلانا شتێکی تر هەبێ کە ینی بۆ ئەخلاق بنەمایەکی تر هەبێ کە ئەم جۆرە لە ئەخلاق لە هەموو کات و شوێنەکە هەر خۆی بێت و هەویەکەی لە دەست نەدا ینی لە ناسنامە بێ لەگەڵ خۆیە ینی هەر خۆیەتیەکەی ون نەکات ینی هەمیشە خۆی بێت و لە هەمان کاتە هەمیشە ڕاستیش بێت دیکارت طبعا کاتی ئەمە باسی کورد دەکەین کورد کێشەکەی کێشەیەکی ئۆنتۆلۆژیە وجودیە ڕەبتی بەوە هەیە کە کورد ببێت طبعا ئەم کێشە زیاتر نزیکە لە کێشە گریکەکەوە کەوانی کێشەکەش لای ئەوان کێشەیەکی ئۆنتۆلۆژیە بەڵام کێشەکە لای ئەوان کێشەیەکی گردوونیە یعنی قەومی نییە کێشەکە لای ئەوانەوەیە گردوون چۆن هاتووەتە بوون و ئەو بنەمایی بۆ بوونی هەر شتێک لەو شتە جیاوازانە لە گردوونە هەیە چییە و بیرکردنەوەی گریکی یەکەم جار بەمە دەست پێ دەکات و ئەوەی کە فۆرمەلە کراوە پرسیارەکە و وەڵامەکەی فۆرمەلە کراوە ئەوەیە کە یەک هەمووە
یەک هەمووە یعنی یەک لە ناو هەموو ئەوەی کە جیاوازە هەر خۆیەتی، یعنی هەمان شتە. ئەمە تەبەن هەمان شتە بنەمای ناسنامەیە، ئەوی تریشان بنەمای جیاوازیە. لە ناوە هەموو شتە جیاوازە ئەم شتە هەر خۆیەتی. یعنی ئێمە لە یەک کاتا پێویستمان بە بنەمای ناسنامە هەیە کە هەر خۆیەتیە، هەر خۆیەتی شتێکە، لەگەڵ پێویستمان بە بنەمای جیاوازی هەیە کە جیاوازبوونە لەگەڵ ئەوی تر، یعنی ئەوی تر نەبوون. و دەبێ ئەم دوو بنەمایە کۆ ببنەوە جا ئێمە دەگەینە شتێکی ڕاستەقینە کە تایە ئەوانەی جیاوازن بەبێەوەی بوونیان نەفی بکرێتەوە لەگەڵ یەکە و یەک بن. کەواتە کێشەکە لێرە من ئەمە باز دەکەم مەبەستمەوەیە باس لەوە بکەم کە دەبێ پەیوەندی ئێمە بەم بیرکردنەوە دیکارتیەوە لە ڕاستیار پەیوەندێکی دەرەکی نەبێت و پەیوەندێک دەبێت پەیوەندێکی قوڵ بێ بەمەوە و وای بیرکەینەوە کە ئەمە کێشەی ئێمەیە بە جۆرێکی تر کاتێکە وا بیرمان کردەوە و کاتێ ئێمە دەتوانین لەگەڵ دیکارتە هەنگاو بنین. تەمان بۆ گەیشتن بەو بنەمایە سەرەتای تر سەرەتای تێکستەکەوا دەست پێ دەکا. ئەو دەڵێ لە سەرەتاوە بەر لەوەی تاوان پێشەکێگەیە بۆ تێکستەکە من بەر لەوەی کە بچمە سەر ئەم پەرەگرافە دەمەوێت شتەکەی ڕوونی کەمەوە بەوەی ئاگادار بن. دیکارت کۆمەڵێ تێکستی نووسیوە، بنەماکانی هەیە، ڕێساکانی هەیە، بنەماکانی فەلسەفە، ڕێساکانی بیرکردنەوە، گوتاری ڕێگا لەگەڵ تەئەمولاتەکەی تێڕامانی میتافیزیکیەکان لەگەڵ ئەم محاوەرەیە ئەمانە هەموویان یەک کتێبن بەڕاستیە. یەک کتێبن بە شێوازی جیاجیان نووسراونەتەوە و بە مەبەستی جیاجیان نووسراونەتەوە، مەبەستی حتمان گەیاندن، ینی نەک مەبەستەکەیان گۆڕاوە. ئێستا بنەماکانی بۆ یەکێک لە ئەمیرەکان نووسیوە و ئەوانی تری شێرێکە بە مەبەستێک نووسیوە. ئەمەیان بۆ مەبەستە نووسیوە کە هەموو کەسێک بتوانێت لێ تێبگا. ئەمەی کام تێکستەی ئێمە وەرمانگرتووە تامان تێکستەکە تەواو نییە، هەتا دەگاتە بنەماکە، بنەماکە دەدۆزێتەوە، بەڵام دواتر باس لەو شتانە ناکا کە لەسەر بنەماکەدا دامەزرێن. ئەگەر هاتوو ئێمە لەگەڵم تێکستە مەڵبژار چونکە بە ڕێگایەکی ئاسانە دەمانباتە سەر بنەماکە، ئەگەر توانیمان بەردەوام بین ئەوە ئێمە دەتوانین بچینە سەر تێکستەکانی تر بزانین شتەکانی ئەوانی تر لەسەر ئەم بنەمایە چۆن دادەمەزرێن، ینی زانستەکان چۆن لەسەر بنەمایەکی یەقینی دادەمەزرێن. ئا لێرەشا ئێمە باشە بەردەوام بین لەوە بکەینەوە ئەو بنەمایە چییە و وجودی ئێمە لەسەری چۆن دادەمەزرێن. و لێرەوە ئێمە دەتوانین ئەو ڕەبتە بدۆزینەوە، ئەو ڕەبتەی کە لە پەیوەندی لە نێوان دیکارت و بیرکردنەوەی دیکارتی و یا کۆجی تۆی دیکارتی هەیە لەگەڵ ئەگەر بگونجێ بڵێم کۆژی تۆیەکی کوردی، منێکی بیرکەرەوەی کوردی. تامان ئەم منە ئەگەر بێتە ئاراوە سەر دەستپێکی تاریخ، ینی دەستپێکی تاریخە مێژووی تر ئەلێرەوە لەسەر ئەساسە ڕاستەقینەکەی خۆی دەچێ بەرەوە. جا لەبەرەوە بۆم کۆرسانە دەکرێ هەر یەک لە ئێوە ئەو کتێبانەی کە هەن کە ناوم بردن لە لای بێت و کتێبەکان دەکرێت بخوێنەوە و زۆر بە ئاسانی دەتوانی پەرەگرافەکان ئەوانەی کە ڕەبتن بە یەکەوە دیاریان کەیت و ئەگەر شتەکان بخوێنرێنەوە و دواتر من لێرە باسی کەم حتمما شتێکی باشترە ئەگەر ئەو جۆرە لە ئیلتیزام هەبێ لە لایەوە شتێکی خراپ نییە. ئێستش ئەوە بە نسبەت تێکستەکەوە ئێستش دەچینە سەر پەرەگرافیە. ئەمە بیرێنانەوەیە بوو و باسکردنیەوە بووە کۆرسە چەند زەرورە. یەکەم پەرەگرافی ئەمە تەمان ئەم تێکستە گفتوگۆیە، سێ کەسن، یەکیان دیکارتە بەڵام وەک کارێکتەرێک لە ناو تێکستەکە دیارە، کەسێکە کە دوور کەوتوەتەوە لە شوێنەکە بۆ خۆی خەریکی تەئەمولات و بیرکردنەوەیە، ژیانێکی سادەی هەڵبژاردووە، تەنانەت دووریش کەوتوەتەوە لە کتێبەکان و لەو سەرچاوانەی زانین کە هەن، لەگەڵ دوو کەسی تر کە یەکیان خوێنەوارە، شارەزایەکی لە خوێندنگاکانی ئەو کاتە خوێندوویەتی و هەرچی خوێندن هەیە هەمووی خوێندووە و هەوڵی داوە هەرچی کتێب هەیە دەستی خاو بیخوێنێتەوە و کەسێکی شارەزایە لە مەوزوعی زانستە، ینی شارەزایە بەم معنا مۆدێرنەی کە ئێستا هەیە، ینی شارەزابوونێکی پیشەیی.
و معلوماتێکی زیرەکە بە کورتی و مختصریەوەی کە ئێمە پێ دەڵێن زیرەکە ینی زیرەکە ینی هەموو شتێک دەزانێت مەغزەنەکە لە معلومات و لە زانیاری لەگەڵ یەکێکی تر کە هیچ بەلای خوێندن و خوێندنەوە نەڕۆشتووە بەڵام چییە لە عینی کاتە عشقی هەیە بۆ زانین دەیەوێت شت بزانێ ئەمەیان بە معناکەی ئێمە نەخێنەوارە کەسێکی ئاعتیادی کە هیچ شتێک ینی هیچ شتێکی نەخوێندوێتەوە نەک هیچ شتێک نازانێنە هیچ شتێکی نەخوێندوێتەوە ئیتیمامی بە خوێندن و ئەو شانە نەداوە لە عینی کاتیشا حەزی لە بیرکردنەوە عشقێکی هەیە بۆ بیرکردنەوە و تەنانەت دەو تەسەورەی دەرەوە کە هەیە ئەوەی خوێنەوارە عاقڵە زیرەکە ئەوەی نەخوێنەوارە هیچ نازانێ ئەمە ینی لەو کاتەشا حتمەن هەبووە ئەم کارێکتەرە هەست دەکا هیچ نازانێ ینی نابێت لەگەڵەوە نادانیشە چونکە ئەم هیچ نازانێ بەڵام حتممە ناوی تر ئەوەی کە بتم دیکارت خۆیەتی ئەوە تەشجیعی دەکات لەسەرەوەی کە ئەم زانینەی کە ئەو دەیزانێ بۆ زانینێکی ڕاستەقینە پێویست نییە نەگەر پێویست نییە بەڵکو کێشەیە طبعاً ئەم وانەیە کە ئێستا دەخوێن لەسەر ئەو مەوزوعە دەبێت جا لێرە ئەمە ینی ئەوەی کە لێرا گرنگە ئەوەیە چۆن کەسێک نەخوێنەوارە کتێبەکان ناخوێنێتەوە بە پەروەردەیەکی زانستی پەروەردە نەکراوە و هیچ شتێک لەو شتانە لە ناو زەینیانە ئایا ئەم کەسە دەکرێت لە مەجالێک لە ماجالەکانی زانستە شتانێک بدۆزێتەوە کە ئەوانەی بەم زانستەوە خەریکن پێی پێنابن یعنی بە معنایەکی تر عەقڵ خۆی لە ناو ئینسانە ئەو کۆمەکەی ئینسان دەکات بەبێ ئەو زانیاریانە و بەبێ ئەو زانینانە کە لە ڕێگەی مەکتەبەوە و لە ڕێگەی زانکۆکانەوە فێری بووە بگات بە شتێک تەمان ئەمە زۆر خەتەرە بەڕاستی کاتێک ئاوا بیری لێ دەکەیتەوە ئەمە ڕەوایەتی دەدا بە شتێک کە مەترسیدارە چونکە لای ئێمە کەسی بەڕاستی نەخوێنەوار کەسێک نییە کە هیچ پەیوەندێکی بەزانین و زانستەوە هەبێ ئەمە تەنانەت کەسی نەخوێنەوار حەقیەوەشی نادەینە قسە لەسەر شتانەگەیە بیکە نە کەسی نەخوێنەوار کەسێک کە خوێنەواریشی هەبێ بەس پسپۆری نەبێت لە مەجالێکە حەقیەوەی نادەنێ کە قسە بکە ئەی ئەم فکرەیە دیکارت لە ڕاستیە ئەم شتانە هەمووی هێڵدەوەشێنێتەوە ینی کێشە دروست دەکات بۆ ئەمە کێشە دروست دەکات بۆ ئەوەی کە کەسێک ئایا هەر ئەوانە حەقیان هەیە کە پسپۆرن لە مەجالێکە قسە بکەن یا ئێمە هەر یەکە حەقمان هەیە لەو بابەتانە بیرکەینەوە بکۆڵینەوە و چۆن ئێمە زانست لە قۆرخکاری دەرکەین یانی ئەمە لە لایەکی ترەوە کە دیکارت دەیێنێ ئەمە زەق دەکاتەوە ئەگەر بێت و پەیڕەوی بکرێ وەکو وینە گوایە شۆڕشێ وایە بەسەر ئەو نەریتانەیە کە هەیە بەسەر ئەو جۆرە لە بیرکردنەوە کە هەیە ئەوەی پسپۆر نەبێ بۆی نییە قسە بکە و ئەلێرەوە فعلەن زانست لە قۆرخکاری دەردەچێت زانست لە هەر شوێنەکە قۆرخ کرا ئەوە زانستی بوونی خۆی لەدەستەدا چونکە زانست و زانین پێویستی بە ئازادیە کاتێ زانین درا بە کۆمەڵەکە ڕەوایەتیەکەی درا بە کۆمەڵێک کەس کە ئەمانە دەزانن و ئەمانە بۆیە حەقانەیە بیرکەنەوە ئیتر لە مۆزوعەکە بۆ کێ بیر دەکەنەوە بۆ ئێمە بیر دەکەنەوە ئەوان پێمان دەڵێن چۆن هەرس و کەوت بکەین چۆن بژین چۆن بخۆین چۆن جەستەمان بەتەن دووزراگرین چۆن ئەمانە هەمووی ئەمانە ڕەوایەتیان هەیە ئەوەی کە دەیزانن لە ڕێگەی زانینەکەەوە ببن بە حاکم بەسەر ئێمەوە ینی زانینەکەیان حەقی ئەوەیان پێدەدا فەرمان بەسەر ئێمە بدەن و ئێمەش بەبێ ئەوەی کە ئەو پێمان دەڵێ بزانین وایە یاوانیە جێبەجێ بکەین بۆ نمونە ئێمە دەچینە لای پزیشکێکم پزیشکە کاتێت دەرمانێکمان بۆ دەنووسێ بەبێ ئەوە ئێمە بزانین ئەم دەرمانە ژەهرە چییە هیچ نازانین دەبارەیەوە بەس ئێمە لەسەر قسەی ئەم دەرمانە بەکاردێنین لەسەر قسەی ئەمە تەبان مەجالێکە کە مەجالی پیشەکانە بەڵام ئێمە کە دێنە ناو مەجالی ئەخلاقەوە لەسەرەوەی چی چاکە و چی خراپە تەبان لەوێش کۆمەڵێ حاکم هەیە کە بە پرۆسەیەکی پەروەردە و فێرکردنا دەبرێن و دواتر شایەدیان پێ دەدرێت کە حەقی ئەوەیانەیە حکم بکەن لەو مەجالە نانی پێمان بڵێن ئاوا بڕۆ و ئاوا مەڕۆ واڵسوکەوتی ئەوان
ئێمە خۆمان هەرجوڵەیەکە دەیکەین ئەوان بۆمان تهدید دەکەن چۆن بجوڵینەوە. طبعا لێرە ئیتر عەقڵ لەناو کۆمەلگایە دەبێتە ئەو کەسانە، یعنی عەقڵ تەماهی دەکات لەگەڵ ئەو کەسانە. ئێمە عەقڵ و ئەو کەسانە وەک یەک دەبینین، کە عەقڵ و ئەو گروپانەمان وەک یەک بینین کە ڕەوایەتیان هەیە لە زانینە، ئەو کاتە تووشی چی دەبین؟ تووشی ئەوە دەبین کە یعنی دەگەین بەوەی کە ئێمە خۆمان عەقڵمان نییە، یعنی دەگەین بەم نەتیجەیە کە خۆمان عەقڵمان نییە. ئەوەی کە ئەوروپیەکانی بەرەو بیرکردنەوەی فەلسەفی برد و فەلسەفەکەی خۆیان دامەزراند ڕێک ئەمە بوو، هەستیان دەکرد کە ئەو شتانە قۆرخ کراون و حەقی بیرکردنەوە لە سنداوەتەوە لەمڕۆ. وە کانت لە وتارەکەی لەبارەی ڕۆشنگەریەوە هەر باسی ئەمە دەکات، یعنی ئێمە عەقڵێک یعنی ئێمە تەمەڵین لەوەی کە خۆمان بگەین بە زانینی شتەکان، لەبەر ئەوە تەمەڵی دەکەین ئێمە ئەو حەقەمان داوە بە وەکالەت بیرکردنەوەمان داوەتە کەسانێک بۆمان بیرکەنەوە، یعنی عەقڵمان کەسێکمان کردووە بە وەکیلی عەقڵمان. لە کاتێکە ئێمە هەر ئینسانێک لە ئێمە عەقڵی هەیە وەک ئەوەی هەر ئینسانێکی تر هەیە، بەڵام کان دەڵێ لەبەر تەمەڵی ئێمە ئەوان بۆمان عەقڵیان بۆ ئێمە ئیش دەکات، یعنی و ئێمە شپاڵی لێ دەدەینەوە. لە کاتێکا لە بچووکترین شتی ژیانمانە ئێمە پێویستمان بە پرسوورایە، یعنی چی؟ یعنی ئێمە نین لە ڕاستیە، ئێمە و نین، ئەوەی هەیە ئامێرێکە، چونکە لەو حاڵەتە یا ئامێرێکین یا ئاژەڵێکین، لەوە زیاتر نییە. ئامێرێکین بە حکمیەوەی ئامێر فرمان وەردەگرێت جێبەجێ دەکات، یا ئاژەڵێکین کە هوشیاریمان نییە بەوەی کە ینی عەقڵین، ینی هوشیاریمان نییە، یعنی عەقڵمان خۆمان بەدەستی خۆمان لە خۆمان داڕنیوە، لە خۆمان کردووەتە دەرەوە. و کاتێک ئێمە عەقڵ خۆمان لە خۆمان دەکەینە دەرەوە تەحەول دەکەین بۆ کایەنێکی تر، چونکە ئەوەی هەویەی ئێمە وەک مرۆڤ دیاری دەکات عەقڵمانە. کەواتە لێرەوە یا دەبین بە ئامێرێک یا دەبین بە ئاژەڵێک. ئەی ئەمە چۆن ئەم وەکالەتە ئەم عەقدا دەبێ هەڵوەشێنینەوە، یعنی ئەم عەقدەی کە ئێمە کردومانە لەگەڵ ئەوانی تر کە بیرمان بۆ بکەنەوە بە حکمیەوەی بە پرۆسەیەکە دەڕۆن و ئەو پرۆسەیە شەرعیەتیان پێدا دەدا، ڕەوایەتیان پێدەدا کە ئەوان ببن بە حاکم لەناو ئەو مەجالە، ئێمە چۆن ئەمە هەڵوەشێنین. تەمان ئەوەی دیکار دەکا ڕێک هەڵوەشانەوەی ئەم عەقدەیە، ئەم گرێبەستەیەکە هەیە. تەمان ئەگەر ئەمە بگەڕێنەوە بۆ کۆن لای گریک، بەردەوام ئەم گرێبەستە لە بینی کێکراوە، لە بینی سۆفستایەکان و ئەوانەی کە فێریان کردوون. ئەی کێ ئەم گرێبەستە هەڵدەوەشێنێتەوە و حەق دەدا بە هەموو کەسێک کە بیرکاتەوە؟ سکرات گرێبەستەکە هەڵدەوەشێنێتەوە و پەیوەندی سکرات بەوانی ترەوە کە گفتوگۆیان لەگەڵ دەکا پەیوەندیە بەبێ گرێبەست، بەبێ هیچ مەرجێک، پەیوەندیەکی ینی گفتوگۆیەکی زۆر ئاعتیادی سەرجا دەبێت. و ئەمەوە دەگەێنێ ئێمە تەنانەت لە پیاسەکانمانە لەسەر جادەکان دەتوانین بیرکەینەوە و لە شتانێکی گرنگ بیرکەینەوە. وە کێشەی ئێمە ئەوەیە گفتوگۆ لە قسەکانمانە ئەوەی پێوەی سەرقاڵین شتانێکی زۆر ڕواڵەتی و بێمانان، ینی کێشەکەمان ئەمەیە، ینی ئەوە نییە کە ناتوانین بیر لە شتانێکی جدی بکەینەوە، ئەوەیە کە خۆمان نامانەوێ بیریان بکەینەوە. یعنی دەکرێت فەرزان ئەم گفتوگۆیانەی کە ئێستا لە نێوان خەڵکە هەیە، ئەگەر ئێمە ئەم گفتوگۆیانە بابەتەکانیان بگۆڕین و مەوزوعەکە لە ململانێ و من و تۆ دەرچێت و لە خۆ دەرخستن و لە کۆمەلە کە غەرایزی چوزانم یا سایکۆلۆژی، شتانێکی سایکۆلۆژی لە ناو ئێمە وەکو پاڵنەر کە پاڵمان پێوە دەنێنەمانە بکەین، ئەگەر لەمە دەرچی ئەو کاتە عەقڵی ئێمە مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە دەکات و فعلەن عەقڵ خۆی بابەتمان پێ دەدات، یعنی ئەو بابەتانەی کە بابەتی جدین پێمان دەدات. جا ئەلێرەوە من ئەم پەرەگرافە دەخوێنمەوە، باسی تەبانە و عەقڵە دەکا کە وەکو نورێکی تەبیعی باسی دەکا، ڕووناکیەکی سروشتی بەو معنایە ڕووناکی ئەم مێتافۆرە دێنێ ئەوەیە کە لەژێر لەناو ینی ئەو شتێک کە دەکەوێتە ناو ئەم ڕووناکیە ڕۆشن دەبێتەوە. تەمان ئەم ڕووناکیە تەبیعیە ڕووناکیەکی فیزیکی نییە، بەڵام لە عینی کاتیشا ڕووناکیەکە، ینی ئەمە کاتی ئەمە بیری لێ دەکەینەوە باشە چۆن ڕووناکی غەیری ڕووناکی فیزیکی ڕووناکیێکی تر وجودی هەیە، دەکرێت ڕووناکیێکی تر بوونی هەبێت
ئێمە کاتێ دەگەڕێنەوە بۆ زەینی خۆمان زێنی خۆمان فعلەن ئێمە ئەس دەکەین ڕووناکی تر هەیە بەڵام ڕووناکیەکە وەکو ئەم ڕووناکیە ڕووناکیەکی فیزیکی نییە بۆ نمونە ئێمە کاتێک چاو دادەخەین لە عینی کاتا شتەکان دەبینین بە ڕەنگەکانی خۆیانەوە نەگەر شتەکان دەبینین وەکو کۆپیەک وەکو وابێ گەلەریەک لە ناو مێشکما کرابێتەوە ڕسمانەی داندا بن بە ستاتیک وەستاو نەخێر ئێمە دەتوانین تەسەڕف بەچی بکەین تەسەڕف بە وێنانەش بکەین یعنی ئەو وێنانەی کە نەقڵیان دەکەین ئەمەی کە نەقڵ دەبێت بۆ ناو زەینم من چاودا دەخەم ئەوەی فیزیکیە قەتعی دەکەم لە عینی کاتا قەتعم کرد چی ڕوودەدا من هەر دەبینم و نەک هەر دەبینم دەتوانم چی بکەم دەتوانم ئەو شتانەی کە بۆ نمونە ئەو وێنانەی کە ئێستا لە پێش چاوی منە من ئێستا چاو دەنووقێنم وێنەکان نەقڵ دەکەم من دەتوانم شوێن گۆرکیان پێ بکەم یعنی لە زەینی خۆما لێرە دەتوانم ڕسمەکەی ئەو تابلۆی ئەحمەدی خانی بۆ گوازمەوە بۆ ئەوێ ئەوە بێنمە ئێرە یعنی چی یعنی هەر بینی نییە و کۆپی نییە جۆرێک جوڵانە تەسەڕفکردنە بەوەی کە لە دەرەوە هەیە ئەوەی کە لە دەرەوە من وەری دەگرم دەتوانم تەسەڕفی پێ بکەم بەچی بەدەستنا ئەی بەچی ئەوە چییە یعنی ئەوەی کە دەیگوازێتەوە چییە و ئەو ڕووناکیە چییە لە ناو زەینە زەین کوێ کەس نازانێت کوێ یعنی ئەگەر تۆ ناتوانانی تەحدیدی کە ئەو شوێنەی کە منە وێنانەی تیا دەبینم و ئەو هێزەی تەسەڕف بە وێنانە دەکا لە ڕاستیا ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک لە ڕووی ئەوەی کە فیزیکیە لە تاقیگا ئێمە پێی بگەین یعنی ئەمە شتێکی وەکوابێ مێتافیزیکی بێت دەکرێت فیزیکی بێت لە جۆرێکی تر لەو جۆرەینا کە ئێمە ڕاهاتوین لەگەڵ کەواتە نەکەر ئەمە ئێمە لە ناو زەینە جۆرێک لە تەسەوراتمان هەیە کە لە دەرەوە ئێمە ناتوانین ئەو شتانە نین ینی وێنایانە بۆ نمونە تۆ معادلەیەکی بیرکاری لە ناو زەین تا دەڕۆی لەگەڵ یا حەلی دەکەیت ئەمە لە واقع ئێمە ناتوانین ئینکەین مامەڵەی لەگەڵکەین ینی مەگەر چی بکەین مەگەر بەرجەستەی کەین لە کۆمەڵێ کۆد و ڕسمە و ڕسمەکان دوایی دەستکاری بکەین فکرە ئایدیاکان ئەو ئایدیایانەی کە پەیا دەبن چۆن پەیا دەبن و چۆن ئێمە دەرکیان پێ دەکەین دەیان بینین سەرەتا تەبەن هەر ئایدیایەک پەیدا دەبێت فکرێک ئەم فکرەیە زۆر زۆر شاراوەیە ئێمە ئەسان هەر دەموچاوەکەی نابینی نازانین چۆنە چی دەبێت ئەم فکرە دواتر بەرەبەرە گەشە دەکات و دێتە دەرێت کەواتە نورێک هەیە بۆ بینین نورێکی تری غەیر ئەو نورە فیزیکەی کە هەیە و لێرەوە لەوانەیە دیکارت ئەمەی ناو نابێت نور ئەڵێ ئەو نورە تەبەن باسی نورەکە دەکات دەڵێ بە تەنیا ئەو بەبێ ئەوەی ئاین و فەلسەفە فریای بکەوێت دەتوانێت ئەو بۆ چوونانەی کە مرۆڤێکی ڕاست دەتوانێت بەدەستیان بێنێ نه دەڵێ ئەو بۆ چوونانە دیاری دەکات کە پێویستە بۆ ئەوەی مرۆڤێکی ڕاست هەموو ئەو شتانە بەدەست بێنێ کە بابەتی بیرکردنەوەکەی دیاری دەکەن یعنی ئەو وەسایلانە بەدەست بێنێ کە وا دەکا بابەت بۆ بیرکردنەوەی دروست بێت ئێستا ئێمە کاتێک کە شتەکان دەکەین بە بابەت تەبەن دواتر دەڵێ و دەشتوانێ نێنی زانستەکان بە شێوەیەکی زۆر عەجایب بکاتەوە ئەلێرا ئەوەی کە دەبێت تەرکیزی بخرێتە سەر هەندێک لەسەر بابەتی نورەکە دوام ڕووناکیەکە چییە ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە ئەڵێ ئەو بۆ چوونانەی کەوا دەکەن مرۆڤ هەموو ئەو شتانە بەدەست بێنێ کە دەکرێ بابەتی بیرکردنەوەکانی دیاری بکە ئێستا ئێمە ئەگەر واز لە هەموو شتێک بێنین بمانەوە بیرکەینەوە پێویستمان بە چییە؟ پێویستمان بە بابەتێکە بیری لەکەینەوە
یعنی یەکێک لەو کێشانەی کەوا دەکا ئێمە بیر نەکەینەوە لە ڕاستیا کێشەی بابەتەکانە، یعنی ئەو بابەتانەی کە ئێمە باسی دەکەین بابەتی بیرکردنەوە نی، یعنی بابەتی حکایەتکردنن، بابەتی نوکتەن، بابەتی شتانێکی ترن، بەس بابەتی بیرکردنەوە نی. بۆ نمونە ئێمە کاتێک دەڵێن دادوەری ئەوە دەبێتە لامانەرێ عەدالەت هەیە لەناو ئەم گەردوونە، بۆ نمونە هاوڕێیەتی هەیە لەناو مرۆڤەکانە، شتێک هەیە بە ناوی هاوڕێیەتی، یا درۆیە یا ڕاست نییە یا چییە. ئەم فکرانە کاتێک ئێمە بە جددی بەرەو ڕوویان دەڕۆین بەرەبەرە دەبن بەو بابەتەی کە بیرکردنەوە دەخەنەیش، ینی بیرکردنەوە ئیتر ئەو کاتە پێویستێتی ئیشکا بۆەوەی ئەو بابەتە خەرقکە، ینی ئەو بابەتە ببڕێت و بچێتە ناو ماهیەتەکەی کە ئەو شتە چییە، لەسەر چی دامەزراوە. بۆ نمونە هاوڕێیەتی ڕاستەقینە ماهیەتەکەی چییە، ینی لەسەر چی دادەمەزرێت، یا هەر شتێکی تر کە ئێمە لە ژیانە باسی دەکەین بەڵام لە عینی کاتیشا هیچ گرنگێکی پێ نادەین. بۆ نمونە هەموو ڕۆژانە ئێمە باسی هاوڕێیەتی دەکەین بەڵام بەبێ ئەوەی بیرکەینەوە ئەرێ هاوڕێیەتی چییە، باسی خۆشەویستی دەکەین بەبێ ئەوەی بیرکەینەوە لە ماهیەتەکەی. ئەمانەمان بۆ هین دەوێت، ینی بەکاری دێنین بۆ هەندێک خواست کە هەمانە، و ئەو خواستانە وامان لێ دەکەن کە ئێمە وا مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە بکەین. ینی چی دەکەین ئێمە بەمە بابەتەکان لە بابەت بوون دەخەین، ینی لەوە دەخەین بابەت بن بۆ بیرکردنەوە. یعنی ئەو شتانە هەمووی هەن و جێگەی باسن، بەڵام بەشکلێک دەخرنێنە ناو باسەوە وەک بابەت ون دەبن، بەڵکو دەبنا شتێک کە ئێمە بەکاریان بێنین نەک لێیان بکۆڵینەوە. بۆ نمونە ئێمە کە باسی خۆشەویستی دەکەین، خۆشەویستی بەکاردێنین بۆ خەڵەتانی ئەوی تر، خۆشەویستی بەکاردێنین بۆ بە معنای ئارەزوویە، خۆشەویستی بەکاردێنین بە هەر معنایەکی تر لە معناکان، وە بەکاری دێنین بۆ ئەوەی شتێکمان بەدەست بێنین. لەبەرەوە خۆشەویستیەکە خۆی مەوزوعە لە لامان تێ بگەن یا تێ نەگەن، چونکە ئەمە شتێکە وەکو هەر شتێکی تر بەکاری دێنین بۆ ئەوەی بگەین بە شتێک کە دەمانەوێت کە هیچ پەیوەندی بە چیەوە نییە، بە خۆشەویستیەوە نییە. ئالێرا خۆشەویستی بابەتبوونی خۆی وەک بابەت بزەت دەکات. یعنی وەکو ئەو وایە بۆ نمونە ئێمە چەقۆیەکمان پێیە، بەم چەقۆ خەیارێک پاک دەکەین، چەقۆکە بۆ بیرکردنەوەی ئێمە ونە، یعنی ئێمە لەو کاتەی ئەم چەقۆ بەکاردێنی بیر ناکەینەوە چەقۆکە چییە، ئێمە بیر لەوە دەکەینەوە چۆن بەکاری بێنین، یعنی بیر لەوە دەکەمەوە کە دەستم نەبڕێت، بەس بیر لەوە ناکەمەوە ئەرێ ئەمە چییە. کاتێ شتێک ئێمە دەخێنە ناو بەکارهێنانەوە لە عینی کاتا چی ڕوودەدا، ئێمە لەوەی دەخێن ببێتە بابەت بۆ بیرکردنەوە. دیکارت دەڵێ ئەو نورە بە تەنیا ئەو نورە دەتوانێت بەبێ ئەوەی فەلسەفە و تەنانەت ئاین فریای کەوێ ئەو دەتوانێت ئەو بابەتانە بکا بە بابەت، ینی ئەم بابەتانەمان بۆ وەک بابەت بۆ بێنێت. کەواتە کاتێ من بنەمایەکی ڕاستەقینە بۆ بوونی شتەکان بوو بە بابەت لەلام و ڕازی نەبووم بەوەی شتەکان بەم خەڵەتێنن، ئەوە چیم لێ دێ من ناچارم بکەونەوە بیرکردنەوە، یعنی ئەو کاتە بیرکردنەوە دەبێتە زەرورەت. کە بوو بە زەرورەت یەکسەر بابەتێکی بۆ دروست دەبێت کە لەو بابەتە بخۆڵێتەوە. تۆ دەتوانی لە دوای ئەوەی کە واد لێ دێبی لە شتێکی ڕاستەقینە بکەیتەوە هەر شتێک یەکسەر بکەیتە ناو بیرکردنەوە. یعنی تۆ دەتوانیت لە هەر بابەتێک لەو شتانەی کە بابەت نین و بەکار دێنرێن تۆ ببێتە بابەت لەلات و لەگەڵ یا بڕۆیت و بەبێ دەنگی لەگەڵ یا بڕۆی لەگەڵ خۆتە. کە ئەمەت کرد تۆ فعلەن دەکەویتە ناو بیرکردنەوە و بابەتێکیشت هەیە بۆ بیرکردنەوە و بە دوواداچوونیش دەست پێ دەکات لەبارەی ئەو بابەتەوە. و ئەم جۆرە لە بە دوواداچوون وجودی نییە، لای ئێمە نییە، وجودی نییە. یعنی شتەکان تەنانەتە ئەوانش کە بەوینەوە دێن کە عەلا ئەساس بە دوای بابەتێکا دەچن ڕوونیکەنەوە لە میدیاکان بێ یا لە هەر شوێنێکی تر بێ، جۆرێک لە بەرامبەربوونەوە هەیە کە وەکو وابێ ئەمانە شەڕ بکەن و بەرامبەر یەک وەستا بن، یعنی بە دوواداچوون نییە. شتەکە ئەو شتانەی هەیە ناوڕێیانە بەکاریان دێنن بۆ زاڵبوون لەسەر یەکتریە. ئەو کاتە هیچ ئامانجیان یعنی ئامانجەکەیان ئەوە نییە کە بابەتێکەیە ڕوون بێتەوە، ئامانجەکەی ئەوەیە بۆ چوونەکەی خۆی سەرخا بەسەر بۆ چوونێویترا.
ئالێرات و هەست دەکەی تر بیرکردنەوە وجودی نیە و بابەتیش وجودی نیە لەگەڵ بیرکردنەوە بابەتیش غایب دەبێت چونکە ئەو شتانەی کە فعلەن دەوتێن بەکار دێنێن ینی بۆ شتانێکە زیاتر مەبەستێکی سایکۆلۆژی لە پشتیانە یا مەبەستێکی غەریزی و جەستەیی و مادی و فلانی و فیساری کە مەبەستێکی دەرەیە یعنی مەبەستی زانین خۆی لە پشت زانین وەک مەبەستێک لە پشتەمەوە وجودی دابێت ئەڵێ مرۆڤ لە ڕێگەی ئەمنورەوە طبعا لێرە نووسراوە ئارا بەسەوە بەڕاستی ئاران نییە ینی ڕێی نییە لێرە مەبەستی ئەوەیە ئەو بنەمایانە لە ڕێگەی ئەو نورەوە دیاری دەکرێ کە وا دەکا مرۆڤ هەموو ئەوە بەدەست بێنێ کە بابەتی بیرکردنەوەکانی پێک دێنن یعنی ئێمە لە ڕێگەی کە گەیشتینە بنەماکە ئەو بنەمایی کە باسم کرد کە دەچین بە شوێنە و ئەو بنەمایە تەمەن لە دەرەوەی ئێمە نییە یعنی بنەمایەک ئەم بنەمایە ئێمە ناتوانین بچین فەلسەفە بخوێنین تا لە فەلسەفە دەریبێنین و ئەم بنەمایە لەناو ئاین ناتوانین بچین ئاین بە پەروەردەیەکی ئاینی پەروەردە بین تاوەکو و بنەمایە دەربێنین یعنی بۆ نمونە لە پەروەردەیەکی ئاینیە کەس ناگاتە ئەوەی کە دادوەری بنەماکەی چییە تا ئێمە لە ڕێگەی و بنەمایەوە ئەوەی پێ دەوترێت دادوەری و دادوەری نییە لەوەی جاکەینەوە کە دادوەریکی ڕاستەقینەیە تۆ کاتێ بە پەروەردەیەکی دینیا دەڕۆی ئاینیا دەڕۆی ئەو پێت دەڵێ وا بکە وامەکە ینی ئەوامرە زانین نییە لەبەرەوە ناتگەیەنێ بە زانینی چی زانینێک لەبارەی حەقەوە لەبارەی عەدالەتەوە بە بنەمای زانینەکە یعنی بە معنایەکی تر بنەمای زانینەکە نە لە تێکستە دینیەکانایە نە لە پەروەردەیەکی دینیایە ئەوەی کە ڕەبتە بە ئەخلاقەوە نە لە پەروەردەیەکی فەلسەفیایە ئەوەی ڕەبتە بە زانستەکانەوە چونکە ئەو کاتەر فەلسەفە وەکو یعنی هەموو زانستەکانی لە خۆ دەگرت بۆ نمونە بنەمای سایکۆلۆژیا وەک زانستێک لەناو سایکۆلۆژیان وەک زانستێک ئەم بنەمایە لەکوێیە ئەم بنەمایە پێش دەکەوێت بەسەر ئەوە کە ئێمە لە بەردەم زانستێکا بین دەبێت وەک بەشکڵێکی پێشینە لەناو ئێمە هەبێت یعنی ئەم بنەمایە لەکوێوە دەرکی پێ دەکەن لە ڕێگەی ئەو نورە ڕاستەقینەوە بۆ نمونە ئەگەر من لەناو مۆزوعی سایکۆلۆژیا بۆ نمونە سایکۆلۆژی نەبوو بێتە بابەتێکی گرنگ و چارە نووساز لای من ئەو بنەمایە دەرک پێ ناکەم لە خۆما کە پێویستم بەوەیە دواتر هەر زانینێک لەسەر سایکۆلۆژی هەیە کە من لە ڕێگەی ئەم بنەمایەوە بتوانم دەرکی پێ بکەم لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئەو زانینە سایکۆلۆژیە بە شکڵێکی دروستیش لەسەر بنەمایەکدا مەزرا بێت ئەو کەسەی کە بەیانی دەکا بنەماکەی لەگەڵ نایەتە ناو بەیانکردنەکەەوە یعنی تێکستەکان بەڕاستی ئەوەی کە هەن ئەو قەولانەی کەن هیچی هەڵگری بنەماکە نیە و بەبێ بنەماکەش ئەو قەولانە ناکرێ ئێمە بەڕاستیان بزانینیا بەڕاستیان نەزانین و تەنها بنەماکەیە ئەوە ساغ دەکاتەوە ئەو قەولە ئەوەی وتراوە ڕاستەیان نا تەنها بنەماکە ساغ دەکاتەوە ئەی ئەم بنەمایە لەکوێ دەستخەین ئەمە گرنگی دیکارت ئەلێرایە دیکارت دوای ئەوەی کە لە باشترین زانکۆی ئەوروپا خەریکی خوێندنە بەردەوام کێشەیەکی هەیە لەگەڵ ئەو زانستانی کە دەخوێندێن لەوێ دایمە پرسیارێکی هەیە جواب نادێتەوە پرسیارێکی هەیە تەعجیل دەکرێت ئەم پرسیارە ئەساسی لە ڕاستیا زانینە ئەم پرسیارەی کە من بەر لەوەی بچمە ناو زانکۆ هەم ئەم بە دوواداچوونەی کە هەمە ئەمە لەکوێ هاتووە لەوە هاتووە کە من بەڕاستی گەیشتومەتە ئەوەی بۆ نمونە ئەگەر ئەمە هاوڕێیەتی بێکە لە ناو لە نێوان من و دەوروبەرەکەما هەیە ئەوە هاوڕێیەتی وجودی نیە بۆچی چونکە ئەمە هاوڕێیەتیە کە من بیری لێ دەکەمەوە لەناو ئەم جۆرانە لە هاوڕێیەتیا وجودی نیە یا بۆ نمونە ئەو خۆشەویستیەی کە من بیری لێ دەکەمەوە لەناو ئەم خۆشەویستیانە نییە ئەمانە هەمووی نوقسانن شتێکی کەمیە یا ئەو عەدالەتەی کە من بیری لێ دەکەمەوە لەناو ئەم عەدالەتانە نییە بۆچی چونکە هەر کامیان دێنەمە زەکەم شتێکی نوقسانە یعنی دایمە بۆشاییەکەیە ئەم بۆشاییە ئەوەیە کە من بە دوواداچوونەکانم بەرەو پێشەوە دەبە ئەم بۆشاییە ئەوەیە کە بەرەبەرە بنەماکەم لا ڕۆشن دەکاتەوە لە ناو خۆمە
و ئەم بنەمایە لە دەرەوە وجودی نیە. ئەم بنەمایە سەرەتا داوایەکی سەختی چارەنووسازە بۆ زانینی شتەکان و تۆ ڕازینی بەوەی کە گیان ئاوا بێ و تۆ هەبیت و گیان ئاوا بێت. یعنی دەگەی بە شتێک کەس دەکەی ئەم ئەگەر ژیان ئەمە بێ لە ڕاستیە ئەم ژیانە من ناوێت. بۆچی؟ چونکە ئەوەی لەم ژیانە هیچی ڕاستەقینە نییە. ئەی دەکرێت ژیان هەروە بێ، دەکرێت ژیان جۆرێکی تر بێ. ئەین دەکرێت فەرەزەن پەیوەندیەکانی ئێمە لەسەر بنەمایەکی تر دامەزێن و جۆرێکی تر لە پەیوەندی بێ. دەکرێت ئینسانەکان بکەونە جۆرێکی تر لە پەیوەندی. بۆ نمونە لە پەیوەندیەکانی ئێستا هەمووی خەریکی یەک خەڵەتاندنن. ئەی دەکرێت بکەونە جۆرێک لە پەیوەندی کەوانە بێت. ئایا ممکنە ئەمە کە تۆ بیل لە ئیمکانی ئەمە دەکەیتەوە بەرەبەرە چی دەکەیت؟ بەرەبەرە دەکەویتە ناو بیرکردنەوەی کە پێویستە و پێش دەکەوێت بەسەر تێکستی فەلسەفی و پێش دەکەوێت بەسەر هەر زانینێکە کە پێشتر بەرهەماتوو. لە کاتێکە ئەم زانینانش کە هەند دەکرێت چی بن خۆیان بەرهەمی ئەو بنەمایە بن لە لای ئەو کەسەی کە بەرهەمێنەوە. بە معنایەکی تر ئێمە دەگەڕێینەوە بۆ ئەو ئەساسەی کە ئەو زانینە لە سەریدا دەمەزرێت. تاوان کە تۆ گەڕایتەوە بۆ ئەمە سەرەتا وا دەزانی بۆ نمونە تۆ دەتەوێت دانیشتی بیرکەیتەوە داد نابێ، یانی وەکو چۆن دەچی تەمرینی یوگا دەکەی وا بزانی بیرکردنەوە ژوایە دەڵێ من دەچم لە پاڵ درەختێکا بیر دەکەمەوە نازانی بیر لە چی بکەیتەوە. نەکە نازانی بەعەکسەوە خۆی خەیاڵ شتانێک دێنێر خۆی ئیش دەکا خەیاڵت ئەو خەیاڵانە ئیش دەکەن لە جیاتی بیرکردنەوەی تۆ. یانی هەر شتەکان کە هەن ئەوانە دێنەوە ناو زێنت. جاری وهەیە خەیاڵ ئەوەنە زاڵە تەنانەت ئێمە ناتوانین لای بین. ئەمە تاکە حەلێک بۆ ئەم خەیاڵی کە ئاوازاڵە لە ڕاستیە ئەو بیرکردنەوەیە کە دیکار باسی دەکات. ئەو بیرکردنەوەیە کاتێک کە پەیدا دەبێت ئەو کاتە ئیتر ئەم خەیاڵە کە ئێمە زۆرمان بەڕاستیەوەی زۆربەی کێشەکان کە ئێمە لە ژیانە هەمان ئەم خەیاڵەیە. یعنی ئەم سایکۆلۆجیەکە هەمانە. ئەم سایکۆلۆجیە جاری وایە دنیامان لێ تاریک دەکات خۆی دنیا تاریک نییە، هەر شتەکانە عینی خۆیانە بەس کەچی لای ئێمە دنیا کاول بووە. یعنی کەسێکە بۆ نمونە دەگاتە خۆ کوشتن چیە جگەلە لە خەیاڵێکە لە ناو خۆیان دووسی کردووە کە هیچ ئەی کەسێک دەگاتەوە یەکێکی تر بکوژێت چیە جگە لە خەیاڵێک. ئەمە خەیاڵێکە و بەس یانی هیچ ڕەبتی بە واقعەوە نیە، بەس لە واقع ئەم کەسە هەڵسوکەوتێک بەم کەسە دەکا کە پێی دەکات. یانی ئەمانە هەمووی کاتێک کە تۆ دادەنیشی دەڵێ بیر دەکەمەوە لە جیاتیەوەی بیرکەیتەوە چی دەکەیت؟ خەیاڵ دەکەیت. لەویا دەزانی کە ئای باشە تۆ دەتوانی بیرکەیتەوە؟ ئەو پرسیارە لا دروست دەبێت. تۆ دەتوانی لە ئەسڵا هەر بیرکەیتەوە؟ ئایا ئەم خەیاڵە لێت دەگەڕێ بیرکەیتەوە؟ ئەی باشەوە بیرم کردەوە با ئەو خەیاڵەکەم لادا ئەمە لام بەردوو تەواو. ئەی بیر لە چی بکەمەوە؟ تووشی ئەمانە دەبێت. یعنی ئەمە ڕێگایەکی ئاسان نییە، بەڵام لە عینی کاتیشا کە تۆ مەبەستت بوو چ کاتێک تۆ دەتوانی بیرکەیتەوە؟ ئەو کاتێک کە ڕازی نابی بەو زانینانەی کە هەتە لەبارەی شتەکانەوە کەی بیر دەتوانی بیرکەیتەوە؟ ئەو کاتێک کە ڕازی نابی بۆ نمونە بەو نمونانەی کە هەن لە دەرەوە بۆ ژیان و بۆ ئەو شتانی کە ڕەبتن بە مەسیری تۆ. بۆ نمونە تۆ بیر لە مەسەسەی زەواج دەکەیتەوە، خێزانداری هاوسەریەتی وەک پەیوەندیەک، یان پەیوەندیە لەگەڵەوەشا کە تۆ یەک دنیا نوقسانیت یا و پێ ڕازینیت لەگەڵ یا بەردەوام دەبیت. ئەی چۆن ئەم پەیوەندیە فعلەن پەیوەندیەک بێت کە بنەمایەکی ڕاستەقینە، پەیوەندیەکی ڕاستەقینە بێت؟ ئایا دەکرێت پەیوەندی هاوسەرگیری پەیوەندیەکی ڕاستەقینە بێ؟ یعنی نمونە جیاواز لەمە بێکە هەیە؟ ئێمە پەیوەندیەکی ترمان هەیە بۆ ئەمە کەتیایە کەسەکان بە ئازادی بمێنەوە؟ هەر شتێکی تر لەمانە کە ڕەبتن با چارەنووس و ژیانی خۆتەوە. بەس کە تۆ بەجددی ئەم شتانەت وەرنەگرت لەگەڵ یا ڕۆشتی بیر ناکەیتەوە. بەس کە بەجددی وەرتگرە و کاتە وێستە دەکەیت دەوەستی ئایا شتێکی تر هەیە؟ ئەی باشە کێشەکە لەکوایە؟ بۆ نمونە پەیوەندی دوو کەس ئاوایە خۆ کێشەکە لە ئەوی ترانیە، لە کێشایە لە خۆشمایە. بۆ نمونە کە من دەڵێم هاوڕێیەکی لەو بە ئاوانیە لەسەر ئەم عەرزە هەرگیز نەمپرسیوە لەوەی ئەرێ خۆم دەتوانم ئەو هاوڕێیە بم. کاتێک من دەڵێم ژنێکی ئاوانیە بۆ ئەوەی ژیانی لەگەڵ ئەی من بیرم کردوێتەوە خۆم پیاوێکی ئاوا، یعنی
کاتێک کە ئاوا بیرت کردەوە سێر دەکەی کێشەکە لای خۆتە، یعنی ئەو کاتە یەکسەر بابەتەکە دەبیتە خۆت، یعنی لەویتر دەردەچی ئەو کاتێتر کێشەی ئەوە نامێنێ ئەویتر هاوڕێ نییە بۆیە من ناتوانم هاوڕێ بم، بیر لەوە دەکەیتەوە من هاوڕێ نیم بۆیە لەوانەیە تا ئێستا ڕێککەوتی هاوڕێیەکم نەکردبێت کە هاوڕێتەکەیان هاوڕێتیکی ڕاست بێ لەسەر بنەمایەکی ڕاست بێت. بۆ نمونە کاتێ من مشکلەی هاوڕێتی دەبێتە مشکلەم نەتیجەکە دەگەمە کوێ؟ دەگەمە ئەوەی کە کەسێکی وەکو ئەرستۆ لەبارەی هاوڕێتیەوە دەدوێ لەکوێوە ئەگەر خۆی مشکلەی نەبوو بێت ناتوانێت ئەم شتانە لەبارەی هاوڕێتیەوە بڵێ کە پێشتر نەبوون کەس نەیوتون. و ئەوەی کە هەیە لە ژیانە لە ناو هاوڕێتیا شتێکی ئەوتۆمان لەبارەی هاوڕێتیەوە پێ ناڵێ. بۆچی؟ چونکە ئەو هاوڕێتی هەیە هەر لە ڕاستیە بانی شتێکە خۆی بۆ خۆی دروست بووە بەبێ بیرکردنەوە ئێمە، شتێکە ئێمە هەرگیز نەمان ویستوە بیکەین بە بابەت، ناڵم ینی تەنها ئێمە تایە دەشین بەبێەوەی بیکەینە بابەت. جا بۆ ئەوە کاتێ ئێمە ئاوا بیرمان کردەوە و ئەم شتە بچووکانەی ناو ژیانمان و بە جددی وەرگرت و بە شوێنیان ڕۆشتین بەرەبەرە چی دەکەین؟ خەیاڵەکان دوور دەکەونەوە لێمان، چونکە خەیاڵ دایمە ڕەبتەباویترەوە. یعنی ئێستا بۆ نمونە من لە شوێنەکە دەکەومە ناو خەیاڵ زاڵ دەبێ بەسەرما، چونکە لە ناو من ملانەیەم لە ناو کۆمەڵە بەزمام لەگەڵ دەرەوە کە ئەمانە خەیاڵم پڕ دەکەن لە ئارامی لە ناو مانایاڵم. ئێتر شتەکان یا سایکۆلۆژین یا غەیری سایکۆلۆژین. بۆەوەی ئەمە نەجاتم بێ لەمان ئەو کاتە دەبێ یەکسەر بگەمە ئەوەی کە کێشەکە لە ناو منایە، ینی خۆمایە. بۆ نمونە کە هاوڕێک من نەگەیشتم بە هاوڕێک کە ڕاستەقینە بێت، ئەوە کێشەکە ئەوەیە من ینی لە منی شایە کە منیش هاوڕێیەکی ڕاستەقینە نیم، ئەی دەکرێت من هاوڕێیەکی ڕاستەقینە بم. کاتێک کە ئیتر هاتیتەوە ناو من ئەو کاتە خۆت دەبیتەوە بابەت بۆ خۆت، ئیتر لێرە شتەکان لە بەردەستی خۆتان، تۆ پێویستت بەویتر نەیچ بۆ ساقاتەوە. یعنی بە معنایەکی تر وەکە کان دەڵێ ئەگەر بێت و تووشی هیچ هاوڕێیەکی ڕاستەقینەش نەبی ئەوە هاوڕێ ینی ئەوە ناکە هاوڕێیەتی ڕاستەقینە وجودی نیە. یعنی تۆ ئەگەر هاتوو لە ناو خۆتا بیرکەیتەوە ئەو ئیمکانەت دەبینی کە ئەمە هەیە کاتێ بیرکردەوە. یعنی ئەگەر هاتوو تۆش هاوڕێیەکی ڕاستەقینە بووی، ئەگەر کەسیش نەبوو مارەسەی ئەم هاوڕێیەتی بکە و تەجریبی بکاتەوە واقعی بکاتەوە، ئەمە ئەوە ناگەیەنە کە هاوڕێیەتی ڕاستەقینە نیە. یعنی بە معنایەکی تر بۆ ساکردنەوەی ئەوەی کە هاوڕێیەتیەکی ڕاستەقینە هەیە من پێویستم بە چی نییە؟ پێویستم بە ئەوی دینی، ینی لەناو خۆمە ئیمکانەکە هەیە. ینی هاوڕێ بوون شتێک نییە ئێمە لە مارەسەکردنی هاوڕێیەتی وەکو شتێکی پیشەیی فێری ببین. ئەمە فەرقی شتە پیشەیەکانە لەگەڵ ئەو شتانەی کە بەرەمەندیەکانن، فەزیلەتەکانن، کە دواتر کارتیش باسی دەکا کە مەبەستی لێرە چۆن ئێمە بگەین بۆ فەزیلەتانە. بۆ نمونە ئەمە ئێمە بۆ ئەوەی فێری دارتاشی ببین دەبێت ممارەسەی شتێک بکەین، بەڵام بۆ ئەوەی هاوڕێ بین ئێمە ئەومان پێویست نییە تاقیب بکەینەوە لەگەڵ کەسێک تا هاوڕێیەتیەکە یا لەگەڵ ئەوە فێری هاوڕێتی ببین. ینی هاوڕێتی شتێک نییە فێری بین، شتێکە لە ناو ئێمە وجودی هەیە و خۆی ئاشکرا دەکا لە بە جۆرێکیش خۆی ئاشکرا دەکا کە تۆ ئەسان هەر لەوانەیە تەسەوری نەکەی. ینی لە موقفێکە ئەم بوونە هاوڕێیانەی تۆ دەردەکەوێت کە تۆ هەرگیز خۆشت تەوەقعات نەکردووە لەو شوێنە بتوانی وابیت. ئەمە بۆچی؟ چونکە لە ناو تاوەک ممکنەک هەیە. یعنی تۆ خۆت پلانت نەکردووە وابیت، باوا بڵێم پلانت نەکردووە وابیت، بەس کەچی وا دەبیت. یعنی هاوڕێتی لە ناو خۆتا وەک فکرەیەک ئایدیایەک دێتە دەرەوە بەرجەستە دەبێ هەر لە ناو خۆتا. یعنی کەواتە بۆ ئەوەی ئێمە بزانین هاوڕێتی چییە پێویستمان بەچی نییە؟ پێویستان بەویتر نییە. بابەتەکەی لەکوێیە؟ بابەتەکەی خۆمانی. کە شتەکە کەوتەوە دەست خۆمانە و کاتە کارەکە ئاسان دەبێت. بۆچی ئاسان دەبێت؟ بۆ ئەوەی بۆ ئەگەر زانینی ئەوەی کە هاوڕێتی چی ئەوی تری پێویست بێ ئەمە دەبێت هەر ڕاکەن بە شوێن خەڵکا بڵێن وەرە بە بگەین بەوەی هاوڕێتی بدۆزینەوە. بەس کاتێک کە ئەم فەزیلەتانە فعلەن لەناو خۆتا تۆ دەتوانیت دەرکی پێ بکەی، پێویستت بەویتر نییە، پێویستت بە تەجربە و تاقیکردنەوە ئەوانە نییە، ئەو کاتە دەبێتە بابەتێک کە لەناو خۆتا هەیە. بەم ڕێگایە تۆ چی دەکەی؟ هاوڕێتی دەکەیتە ئەو بابەتەی کە یعنی بەبێ ئەویتر بەدەستێنەوە.
یعنی لێرە تۆ شتێکت بەدەستێنە بەبێ ئەویدی ئەمە تەنها ڕۆشنکردنەوەیەک بوو بۆ هەندێک لە فکرەکان کە لێرە ئەو باسی دەکات یانی کەواتە لێرە ئێستا ئێمە شتێکمان بینی کە ڕەبتە بەم پەرەگرافەوە ئەویش ئەوەیە چۆن شتێک دەبێتە بابەتی بیرکردنەوەمان لە ڕێگەی ئەو منە بیرکەرەوەیەوە ئەوەی کە بیر دەکاتەوە لە ناویان ئەوەی بیر دەکاتەوە لە ناو ئێمە دەتوانێت لە هەر لە خۆممانە بابەتەکان دیاری کات بەبێ ئەوەی پێویستی بەچی هەبێت دەرەوە بابەتی بۆ گوستە و بەبێ ئەوەی تەنانەت پێویستی بەوە هەبێت لەگەڵ دەرەوە ئەو بابەتە بەحث کاتیانی چونکە ئەمانە ئەمەی کە ڕەبتە بە فەزیلەتەکانەوە نەک شتە پیشەیەکان ئەمە جۆرەکە لە توانا سیستەم دامەزانی سیستەم علاقەی بەزانینەوە نییە وەکو ئەوەی کە پێشتر باسم کردوتم کەسێک بە زمانی قسە دەکایانی ئەوە نا لەبارەی ئەو زمانەوە دەزانێت یعنی بەو زمانە ئیش دەکات و ئەم ئیشکردنە ئەو سیستەمەی کە سیستەمە زمانی کە لە مشکی منە دامەزراوە من بە مناڵی وەرم گرتووە بەبێ ئەوە بیرم کردبێتەوە ئەرێ ڕستە چیە و فلان چیە و فیسار چیە و بەبێ بەچی بە تەقلید یعنی چی یعنی دووبارەکردنەوەی ئەو شتە تا ئەو شتە وەکو نەقش دەبێت لە ناوتە کە نەقش بووە و کاتە خۆی بەخۆی ئیش دەکا وەک سیستەمێک تەنانەت بۆ ئیشکردنەکەشی ئێمە پێویستمان بە بیرکردنەوە نییە کەواتەمانە زانی نین کە ئێمە پێیان دەڵێن زانی ئەوانەی کە فێر دەکرین لە ڕێگەی ڕاهاتنەوە ئەمە خووە یعنی زمان چییە زمان خوویەکە ئێمە دەیگرین یعنی ئەو شتانی کە هەن ئەمانە خوون دارتاشی خووە ئەوە نەشتەکە دووبارە دەکەیتەوە خوی پێوە دەگری وەکو ئەو وایە کە تەزبیح حەگاوات تۆ بەکاری دێنی بە یەک شێوازەوە نە بەکارە دێناوەیتر بەبێ بەشکڵێکی لە بەبێ خۆت بتەوێ بەبێ وشیاری تۆ هەر بە هەمان شت دووبارە دەکەیتەوە بە ڕێک و پێکیش کاتەوانێک کە پیشەین ئەمانە کۆمەڵێ پێی دەڵێن مەلەکە ئەو شتەکەدا دەمەزرێت لە ناوتوای تر ئەو سیستەمە دواتر خۆی ئیش دەکاتر دەبێتە شتێکی سەربەخۆ لە تۆ هیچ ڕەبتێکی بە تۆوە نیە ڕەبتی بە وشیاری و برکردنەوەی تۆشەوە نیە تەنانەت وەرگرتنەکەشی بەعکسەوە تۆ بیرت کردەوە ناتوانانی وەرگری دەبێت چی بکەیت تەنها جێبەجێ بکەیت تەنها ئینکەیت بۆ نمونە من بمەوێ زمانێک فێر بم دەبێت وەکو تووتی بیڵێمەوە تا فێردم تا زمانم ڕادێ کە وەکو تووتی وتمەوە بەرەبەر ئەو وتنە دەبێتە یاسایەک دەچەسبێنە قش دەبێت من دواتر دەتوانم بە ئاسانی جارێکی تر بیڵێمەوە لەبەرەوە ئەمانە زانین نین کە لەگەڵ ئەوانی ترا ئێمە وەریان دەگرین ئەی زانین چییە؟ زانین ئەوەیە کە دیکارت بە شوێنیان دەڕواوە ئێمەش درێژە بە بەدواداچوونەکە دەدەین و لێرەش وانەکە کۆتایی پێدەین